ئێمە ساڵانە لە سەرەتای ساڵی نوێەوە دەست بە ئامادەکاریەکانەکەین لە شوێنە گەشتیارەکانی سنووری قەزای دوکانە. ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمە هەر لە مانگی دووەوە سەرجەم شوێنە گەشتیارەکانمان ئامادە بوون بە ڕووی گەشتیاراندا و ساڵانە ڕێژەیەکی زۆر لە گەشتیار ڕوەکەنە سنووری قەزای دوکان و دەوروبەری و ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم ساڵ ڕێژەی گەشتیار و لاڵقشانە بە چاو ساڵی ڕابردوو کە ڤایرۆسی کۆرۆنا هاتبوو سەرجەم شوێنە گەشتیارەکان داخرابوو. ئەتوانم بڵێم لەم ساڵە دوو ئەوەندەی پار گەشتیاران ڕێژەکان بەرز بۆتەوە. ئێمە ناتوانین بە شێوەیەکی ڕسمی ڕێژەی گەشتیار ڕابگەین لەبەرەوەی دەستەی گەشت و گوزار ساڵانە خۆیان ئەم ڕێژەیە ڕاگەێنن، بەڵام بە نافەرمی ئەتوانم بڵێم هەتاوەکو ئێستا لەم ساڵدا نزیکە بینەوە لە 300 بۆ 400 هزار هاوڵاتی و گەشتیار کە سەردانی سنوورەکانیان کردین. بەداخەوە ئێمە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گەشتیاری دەرەوەمان زۆر کەمی کردووە، تەنها ئەو گەشتیارانن کە لە خواروی عێراق و باشووری عێراقەوە دێنە سنوورەکەمان لەگەڵ گەشتیاری ناوخۆیی. ئێمە بەردەوام لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە هەوڵی ئەوەدا بووین کە سەرجەم پرۆژە گەشتیارەکانمان بتوانین خزمەتگوزاری سەرەتایی بۆ گەشتیاران تیادا جێبەجێ بکەین و ئەوەی جێگەی خۆشحاڵیە سەرجەم پرۆژەکان ئێستا خزمەتگوزاری سەرەتاییان تایە و لەگەڵ ئەوەشدا وەزارەتی ناوخۆ لە چەند ساڵی ڕابردووە ڕێنمایی دەرکرد بۆ ئەو پرۆژانەی کە ئەکەونە سەر ڕۆخی ئاو دەریاچەکان کە سەلامەتی یەکێ لە بڕگە سەرچەکانی بوو کە لەبەر چاوی بگرن بۆ ئەوەی حاڵەتی خنکان کەم بکرێتەوە لە سنووری پرۆژەکانە و بە خۆشحاڵیەوە ئێمەژەوەمان جێبەجێ کردو و توانیمانە لە سەرجەم شوێنە گەشتیارەکانە ڕێنمایی مەلە نەکردندا بنین و بتوانین سیاجیان پێ بکەین تاوەکو ڕێژەی خنکان کەم بکەینەوە. لەسەر گەشتیاری وەکو ئەوە وایە چۆن تۆ میوانخانەیەک دێ یاخود ماڵت دێ میوانێک دێ بۆ ماڵەکەت حد بەلایەنی کەم ئەو پەڕی خۆی دایم کرد فێری احترامە. اینجا ئەوانە کە دێ لە خوار و لە جنوبەوە بەڕاستی لە ناوەڕاستەوە یعنی وەکو میوانێک دەبێت تەعاملیان لەگەڵ بکرێ. ئەمە یەک دووهەمیش گەشتیار یعنی پێویستە ڕێزی لێ بگیرێ لەبەرەوەی ئەو دێ پارە بۆ تۆ هێنێ لە لای تۆیە ئەو چەند مختەی لە لای تۆیە میوانتە یعنی بگرە ئەگەر سێقات ڕێزی لێ بگری هێشتا کەمە. زۆر ضرورە ئینسان ئەوەی کە شوێنی گەشتیاریمانەیە زیاتر ئیتیمان بە میوانەکان بدەین ڕێز و احترامیان بۆدانین مەشاکلیان بۆ دروست نەبێ. بیسمان لە تورکیا ئەو گەشتیارە کوردانە فەقیرەکە چون هێرشیان کراوە دەسەرێ ئایا تۆ ئەوە بەڕاست دەزانی یا تۆ حساب کە ئەوەی دێ بۆ لای من حساب کە منم میوانی ئەوم ئەگەر غەڵەتێک یا شتێک بەرامبەرم کات ناخۆشەیانە پێویستە زیاتر احترام و ڕێزیان لێ بگرین و نێڵی نیز ئەستەنگیان بۆ دروست هیچ مەشاکلیان بۆ دروست بێت. هەڵوێستە زۆر بە ناڕەوازانم چونکە تۆ کە دەچی بۆ شوێنێک ئەچی بۆ ئەو شوێنە میوانی دوایی استفادە لێ دەکات ینی ماقول نایە تۆ هێرشت بکرێتە سەر و غەڵەت بەرامبەر بکرێ یان استقلال بکرێ بە نەوعێک بە هەر نەوعێک بێت زۆر بە شتێکی ناماقولی ئەزانم.